بەناوی خودای گەورەی میهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە کە هەر ئەو شایستە و مستحقی پەرستنە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر جانی پاچی پێشەوامان نوری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم ولەسەر یار و یاوەرانی ولەسەر ئالی پاک و ئەطهاری ولەسەر شوێنکەوتوان و عاشقانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارەش بە خزمەتتان گەیشتمەوە لە باسی بەرنامەکەی خۆتان سەرمەشقان. ئیمڕۆ کە ئەچینە خزمەت سوڵتانێکی تر کە بەڕاستی ئەم سوڵتانە بە گەورەترین سوڵتان ناسراوە لە تاریخی بەشەریەتدا کە ئەعظەمی سوڵتانی گۆی زەویە و لە ئەدەبیاتی ئەوروپادا هەر بۆ خۆیان بە مەلیکول ئەعظەمیان ناو دەبرد. ئەم سوڵتانە ناوی سوڵتان سلێمانی قانونیە. سوڵتان سلێمانی قانونی. ئەو پیاوە سێ قاڕەی حکم دەکرد: ئاسیا، ئەوروپا، ئەفریقیا و حەڤدە عاسیمەی حکم دەکرد. حەڤدە عاسیمەی دنیای لە بندەست بوو: ئەثینیا، بلغراد، بۆدابیست، بۆخارست، قاهیرە، تونس، جەزائیر، مەککە، مەدینە، قودس، دیمەشق، بەیروت، ئەستەمبوڵ، تەبرێز، بەغداد، سۆفیا، ڕودەس. حەڤدە عاسیمەی لە بندەست بوو بە حکمی ئەکرد. ئەو پیاوە لە تەمەنێکی زۆر بچووک گەیشتە دەسەڵات لە پاش مردنی بابی کوڕی سلێمانی کوڕی سەلیمی یەکەمە. سلێمانی قانونی کوڕی سوڵتان سەلیمی یەکەمە. ئەمە لە 26 ساڵی شەرەفمەند بوو بەبوون بە خەلیفەی موسڵمانان، بەڵام لە مدەی حکمیدا بەڕاستی کاری زۆر گەورەی کرد و بەڕاستی چاکزاسیەکی زۆر گرنگی لە سیستەمی حکمڕانی و لە سیستەمی قانونی دەوڵەتەکەی خۆی کرد. یەکەمیشت هەرچی یاسا و ڕێسا هەبوو کردی بە قانون. بۆیە لە تاریخدا بە سلێمانی قانونی ناسراوە، لەبەرەوەی هەموو بابەت و دەستور و یاساکانی دەوڵەتی خۆی کرد بە قانون، وەکو قەنەنە الأمور الإدارية والقانونية هەمووی کرد بە قانون. ئەو قانونی ڕقەم 1، 2، 3 ئەو هەر یەک بابی خۆی، فەسڵی خۆی، شوێنی خۆی، هەموو هەر شوێنێک ئەوە جینایەتە، ئەوە دیاتە، ئەوە نازانم چی، هەمووی بەو شێوەی زۆر بە جوانی کرد بە سیستەمێکی قانونی. زۆر مەرەقی فەتحی مەدارس بوو، کردنەوەی مەکتەب، کردنەوەی مەدارس. ئەمەش نیشانەی ئەوەیە کە بەڕاستی عەشقی علم و زانست بووە. بۆیە لە هەر شوێنێک مەدرسەیەکی لێ دەکردەوە و مامۆستای بۆ تەعین دەکردن بۆ ئەوەی ڕۆڵەی موسڵمانانی ئەو مەنتیقە هیچیان نەخوێندەواریان لێ دەردەچێ. سێەم بەڕاستی مەرەقی ڕێچاکردن بوو. توانی لە دەور و زەمان و ژێردەسەڵاتی خۆی هەرچی ڕێگاوبان هەیە بتوانی ئەم ڕێگاوبانانە خۆش بکە بۆ ئەوی ئەو کەسانەی بە ڕێگاوباندا دەڕۆن هیچ کاتێک تووشی ناڕەحەتی و
ئەزیەت و زیان نەبن و خاڵێکی تریش و شەرەفێکی تری ئەم سوڵتان و خەلیفەی سلێمانی قانونی ئەوە بوو کە چوو ئیعماری ماڵی خوای مەککەی پیرۆزی کرد و ئیعمار و ڕێک و پێکی مەدینەی پیرۆزی کرد و قودسیشی کرد و توانی لە زمانی خۆیدا هەر سێ شوێنی کە هەر سوێ شوێنی مقەدەسی موسڵمانانە وەکو مەککە و کەعبەی پیرۆز وەکو مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو قبلەی یەکەمی موسڵمانان قودسە سبحان الله هەر سێکی تعمیر کردەوە لەو پێڕی ڕێک و پێکی و جوانی و قەشەنجی بۆ موسڵمانان. ئەم کوڕە کاتێک کە لە 26 ساڵی بوو بە سوڵتان و خەلیفەی موسڵمانان بەڕاستی دژمنانی دەوڵەتی عوثمانی و دژمنانی ئیسلام ئەو وەختی زۆر بە فرسەتیان زانی کامە ئەم منداڵە خبرەی عەسکەری نییە و ئەترسێ و قابلیەتی جەنگ و جیهادی نییە بۆیە خۆیان خەڵک کردەوە بۆ ئەوەی بتوانن زەربەیەکی لێدەن بەڵام ئەو نەیانزانێ ئەمە سلێمانی قانونی نەوەی محەممەد فاتحە نەیانزانی سلێمان قانونی باپیرە گەورەی خۆی فەتحی قوستەنتینیەی کردووە بۆیە کاتێک کە محەممەد فاتح پاش فەتحی قوستەنتینیە چوو ویستی فەتحی بلغراد بکە دەورا و پشتی بلغرادی گرت چەند مانگ بەڵام لەی عاسێ بوو پێی فەتح نەکرا دوعایەکی کرد که یا ربی خدایە من نەمتوانی ئەم دەولەتە ئەم بەلغرادە فەتح کەم بەڵام خوایە بە قسمەتی نەوەیەکی من بکە ئێرە فەتح بکە وفعلا دوعایەکەی قبول بوو ها ئێستا سلێمان قانونی هەر بەو منداڵیە و بە 26 ساڵیە خۆی کۆ کردەوە و جەیشێکی دروست کرد و چوو حەسارێکی تند و دەورا و پشتی بەلغرادی گرت حتا بەلغرادی ئازاد کرد و ئۆمنیەت و ئاواتی باپیرە گەورەی خۆی محەممەد فاتحی نادزێ ئینجا شارێک هەبوو ئەو شارە کە ڕوودەست بوو بەڕاستی فرسانەکانی یۆحەنا قەدیس یۆحەنای لێبوو ئەوانە ئەم فرسانانە ئەو سوار چاکانە هەم لە بەحر و هەم لە بەڕیشدا بەڕاستی زۆر شەڕانجێز بوون چەند جارم گوتووە ئەو مەجموعەیە زۆر شەڕانجێز بوون و لە شاری ڕودس کۆ ببوونەوە بەڕاستی سلێمان قانونی توانی بە جەیشێکەوە بچی شاری ڕۆدس فەتح بکە و ئەم فرسانانەی قەدیس یۆحەنا دەربکە هەر هەمووی ڕایان کرد و چوودە ماڵتا. ئیتر پاش ئەوەی کە بەڕاستی دەسەڵاتی خۆی گەورە کرد و پاش ئەوەی کەوە هێز و قووەتی خۆی ئیسپات کرد لە بۆ دژمنان کە ئێوە ناتوان هیچ بکەن دەستی بە نامەنووسین کرد بۆ هەموو مەلیک و گەورە و پاشای نەسرانیەکان کە ئەبێ یان موسڵمان ببن یاخود دەبێت جەزیە بدەن. سبحان الله هەر هەمووی مەلیکەکانی ئەوروپا ناردیان ساڵانە بە ساڵانە جەزیەیان لە بۆ دەوڵەتی ئیسلامی و لۆ خەلیفەی سلێمان قانونی دەنارد. تەنها یەک مەلیک نەبێ کە مەلیکی مەجەڕە کە ناوی مەلیک لیویسی دووەمە ئەو ئاسێ بوو و ئەو نوێنەرەی کە خەلیفەی موسڵمانان سلێمان قانونی نارد بووی کوشتی بۆیە گوتی من جەزیە نادەم دەبێ شەڕم لەگەڵ بکە. ئەو بوو سلێمان قانونی جەیشێکی خڕ کردەوە بەڵام نەسرانیەکانیش دەوڵەتی ئەوروپیش ئەوانیش جەیشێکی زۆر گەورەیان خڕ کردەوە کە ئەم جەیشە پێکاتبوو لە جەیشی مەجەریەکان جەیشی کڕواتیەکان جەیشی تشیک و جەیشی ئیسپانیا و جەیشی ئەڵمانیا و جەیشی دەوڵەتی سربیا. ئەو شەش دەوڵەتە مەجەر کڕواتیا تیشک ئیسپانیا تشیک ئیسپانیا ئەڵمانیا سربیا هەر هەمنیان خڕبوونەوە 100,000 جەنگاوەریان حازر کرد 100,000 جەنگاوەریان حازر کرد و ڕوو بە ڕووی سلێمان قانونی ڕاوەستان و بۆ ئەوەی دەست بە شەڕ بکەن لە وادیەکە پێیان دەگۆت مۆهاکس. طبعا پاش ئەوەی کە
خەلیفەی مسلمانان سلێمان قانونی نوێژی بەیانی بە ئیمامەتی لە بۆ مجاهیدانی خۆی کرد، ئاوڕی لێدانەوە و پێی گوتن وا هەز دەکەم ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشای ئێوە دەکا. تەمان بەو قسەیە بەڕاستی مسلمانە جەنگاوەرەکان هەموو دەستیان لە ملیەک کرد و گریان و وعدیاندا ئەبێ یان دەبی سەرکەوین یان ئەوە دەبێ شەهید بین. فعلا شەڕی مۆهاکس خوێناوی ترین و زەحمەتترین و ناخۆشترین شەڕ بوو کە تووشی سلێمان قانونی بوو. ئەو بوو بە فەزل و کەڕەمی خوای گەورە مسلمانان سەرکەوتنیان بەدەستهێنا. سلێمان قانونی بە هیممەت و مەردایەتی خۆی بە لیاقەتی قیادەی خۆی و بە لیاقەتی عەسکەری خۆی توانی ئەلحەمدولله لەم شەڕە سەختەدا بەسەر بکەوێ و هەموو دەوڵەتەکانیش زەلیل و زەبوونی بن دەستی خۆی بکە و مەجبوریان بکە یان ئەبێ دەبێ مسلمان ببن یان ئەوەتە دەبێ جەزیەی لۆ دەوڵەتی عوسمانی بنێرن. بەرێ ئازیزانم ئەم شەڕە شەڕێکی زۆر زەحمەت و زۆر ناخۆش و زۆر خوێناوی بوو، بەڵام چونکە 100,000 کەس لەو جێشەی کە ئەو 6-7 دەوڵەتەی ئەوروپی بوو خڕ ببوونەوە لە مسلمانان، بەس ئەلحەمدولله مسلمانان لەگەر ئەو کەمی نەفەرەکانیشان لە ساڵی 1526 توانیان لەو شەڕەدا بەسەر بکەون و مسلمانان جارێکی تر شکۆمەندی و گەورەیان بێتەوە زێخۆی. وفعلا سلێمان قانونی لەو دەسەڵات و لەو گەورەی خۆی ماوە و توانی احتیفاظ بە هەموو مەملەکەتی خۆی بکە کە گوتمان 3 قارێ حکم دەکرد و 17 عاسیمەشی لە بەندەستی بوو حکمی هەر هەمووی دەکرد. زەبڕاستی ئەمانە ڕۆژگارێک بوون کە ئێمە ئیفتیخاری پێ دەکەین کە ڕۆژێکن کە هەر کاتێک مسلمانان دەست بە دینی خۆیانوە بگرن و دەست بە سنەتی پێغەمبەری خواوە بگرن صلی الله علیه وسلم، خوای گەورە نوسرەتیان دەدا و سەرکەوتن و سەربەرزیان بە قسمەت دەکاتن. تاکو دیدار هەتا بە خزمەتتان دەگەمەوە. السلام علیکم ورحمة الله وبركاته.